هەرێمی کوردستان ئامادەکاری تەواوی بۆ پێشواسیکردن لە شەپۆلێکی دیکەی گەشتیاران کردووە کە پێشبینی دەکرێت بۆ ڕۆژانی جژنی قوربان سەردانی شوێنە گەشتیاریەکان بکەن. ئیبراهیم عەبدولمەجید گوتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان بەڤاری ڕاگەیاند لەسەر دوو ئاز ئامادەکاری کراوە، هەم لەسەر ئاسی کردی گشتی هەم لەسەر ئاسی کردی تایبەتی. لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان هەماهەنگی تەواویان لەگەڵ تیمەکانی فریاکەوتن و ئاسایشی بازگەکان کردووە. لەو ڕۆوە ئاسانکاری تەواو بۆ هاتنەناوەی گەشتیاران دەکرێت بەبێ ئەوەی تووشی ناڕەحەتیان بکەن. هاوکات ژمارەیەک لیژنەی تایبەت بە گەشتیاری لە هەر چوار پارێزگای هەرێمی کوردستان پێگەێنراوە. ئەرک و بەرپرسیارەتی جیاوازیان هەیە و ئامادەی بەردەوامیشیان لە بازگەکە دەبێت کە خاڵی یەکەمی ئەو کەسانەیە بە مەبەستی گەشتیاری دێنە هەرێمی کوردستانەوە. جگە لەوانش ڕۆژانی جەژن لیژنەی تایبەت شوێنە گەشتیارەکان بەسەر دەکەنەوە و لە کەم و کوڕیەکان دەپێچنەوە. سزای هەر لایەنێکیش دەدەن کە پێشێلی ڕێنمایەکانی کردبێت. دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان هێڵی گەرمی بۆ گەشتیاران کردوێتەوە لە هەر شوێنێک حاڵەتی نەخوازرا و ڕوو بدات دەتوانن پەیوەندی پێ بکەن. لەسەر ئاستی کردی تایبەتیش هەماهەنگی تەواو لەگەڵ میوانخانە و چێشتخانەکان کراوە. تەواوی بنکە گەشتیاریەکان لە ئامادەباشیدان و هەموو شوێنە گەشتیاریەکان ڕاست پێردراون بۆ ڕۆژانی جەژن کراوە بن.